سەرڕای نەبوونی هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی موچەیمانکانی 1970 و 9 و گیرۆگرفتی مامۆستایان لە سلێمانی زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا. قوتابیان دڵخۆشن بۆی گەڕاونەتەوە قوتابخانە و هیواخوازن گرفتەکان چارەسەر بکرێت و دەوامی ئەم ساڵ بە دەردی پار نەچێت. وەڵای زۆر دڵم خۆشە کە هاتم بۆ قوتابخانە و هاوڕەکانم بینی دڵم زۆر خۆش بوو. وەڵای هاوڕەکانم بینی و مامۆستاکانیشم بینی زۆر خۆش بوو. وەڵای یەکەم جار کە یەن بۆ ئێرە بەلامەوەنەوە هەستێکی خۆشە بەس دوایی کە مەکتب تەواو بێ ئەڵێن زۆر خۆش بوو تەواو بوو دوای ماوەیەکی تر حەزی لێ یەکەین بیر یەکەین. ینی پێتان ناخۆشە کە مەکتب تەواو بێ؟ بەڵێ کە سەرەتا ژەکرێتەوە بەلاتانەوە خۆشە. بۆ خۆشە کە سەرەتاکرێتەوە چی شتێکی تایە کە خۆش بێت؟ وەڵای ئیتر دەرسەکان زۆر خۆشە منیش بۆ دەرسەکان زیاتر حەزم لێتی. وەڵای ئاڵامان هەڵکرد و ڕۆژێکی خۆش بوو. بۆچی خۆش بوو؟ وەڵای ئاڵامان هەڵکرد و قوتابخانە بۆچی خۆشە؟ بۆ دەرس خوێندن و یاریکردن و ئەی تۆ؟ وەڵای من شەروە مامۆستاکان زۆر خۆشە و چی شتێکی قوتابخانە خۆشە؟ لێرە ئەمڕۆ چیتان بینی چیتان کرد؟ وەڵای ئاڵۆشتیاشیان بەرز کردەوە ڕسمشتیشیان گرتین هێوە. لەسەر بایکۆت و ئەگەری نەهاتنی موچە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بەڕوونی وەڵامی پرسیاری پەیامی نەدایەوە، بەڵام وتی هاوکاری تەواوی مامۆستایان دەکەین لە دەوامکردن و هیواخوازین ئەوەی پێشتر ڕووی داوە دووبارە نەبێتەوە. ئەمە هیوادارین ئەو کێشەیە بە زووی چارەسەر بکرێ ئەوەندەی بە پێش پانگەیشتووە کێشەکە کێشەی تەوحیدی لیستی بینی موچەی حکوومەتی عێراق و فیدرال لە کۆتاییایە. ئەم ساڵ ئەوەی کە ئێمە زانیاریمان هەیە جیاوازە بێت لە ساڵەکانی پێشووتر لەبەرەوەی کێشەکان بەرەو کۆتایی ئەڕوات چارەسەری کێشەکان بەرەو کۆتایی ئەڕوات بۆیە مامۆستایانیش ئەوەندەی کە پەیوەندیان بەیەمەوە کردووە بەسپاسەوە لەگەڵ ئەوەدان دەوامێکی تەواوەتی بکرێت بە هاوکاریکردنیانەوە و ئێمەش سەرجەم بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن ئاگادارەکەینەوە کە بە هەموو شێوەیەک هاوکاری مامۆستا بکەن لە دانانی جەدول و هاتوچۆیان. هێشتا دیار نییە پرۆسەی خوێندنی ئەمساڵ چۆن بەڕێوە دەچێت و مامۆستایانی ناڕازیش هیچ هەڵوێستێکی ڕوونیان نییە، بەڵام ئەوەی ڕوونە موچەی مانگی 1970 هێشتا نەدراوە و دیاریش نییە مامۆستایان بەگشتی بەم دۆخە دەرونی ئاڵۆزەوە دەوام دەکەن یاخودنا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.